ئێوە کوهێڵی ئاسمانی فلای ئەربیل لە یەکەمین پێشانگای نێودەوڵەتی گەشتوگوزار لە شاری سلێمانی بەشداریمان کرد. ئەزموونێکی زۆر باش بوو بۆ ئێمە بۆ کۆمپانیاکەمان کە توانین مام خەڵکانێکی زۆر لێرە لە نزیک و بیان بینین، گوێ لە ڕەخنەکانیان پێشنیارەکانیان بگرین. سێگومان کاریگەری هەیە بۆ هەردوولا بۆ گەشتیارەکانیشمان هەفتاک و زانیاری زیاتر بگوازینەوە لەسەر گەشتەکانمان کە ئێمە کین بۆچی کار دەکەین و ئامانجمان چییە لە ئەم بەشداربوونمان لە ئەم پێشانگایە. هەروەها سپاسی دەستەی وەرەبەرانی پێشانگا دەکەین کە هاوکارمان بوون لە ماوەی ئەم چەند ڕۆژە. هیوادارم کە ساڵانی داهاتوش بەردەوام بێت ئەم پێشانگا، ئێمەش بە خوشحاڵیەوە بەشداری دەکەین و ئامادە دەبن.